نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد، ومن يضلل فلن تجد له وليا مرشدا. أما بعد، فإن أصدق الحديث كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. قال ربنا تبارك وتعالى في كتابه الكريم: ولولا دفع الله الناس بعضهم ببعض لفسدت الأرض ولكن الله ذو فضل على العالمين. وقال عليه الصلاة والسلام: منعت العراق درهمها وقفذها، ومنعت الشام إردبها ودينارها، ومنعت المصر دينارها ومديها. عدتم حيث بدأتم، عدتم حيث بدأتم. سلمانانی عزیز، برایان و خوشکانی بەڕێز، سپاس و ستایشی ئەڵڵا ئەکەین جەلە جەلالوه لەسەر ئەوەی کە بە شایستەی ئەوەی زانین جارێکی تر بگەڕێینەوە سەر منبەری ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم. هەر وەکو جاران بەردەوام بین لە گەیاندنی پەیامی ئەڵڵاه وەکو خۆی، بەبێ گۆڕانکاری و بەبێ دەستکاری. ئەوە ئامانجمان بووە کە ئەم میلەتە دینەکەی وەکو خۆی فێر بێ. لەوە زیاتر هیچ ئامانجێکمان نییە و هیچ ئامانجێکیشمان نابێ. و هەر کەسێک بە دوعایەکی خێر لە منداڵێکەوە هەتا وەکو بە تەمەنەکان، لە کەسێکی ئاساییەوە هەتا وەکو بەرپرسێک و دەسەڵاتدارێک بەشدار بووە بە کەلیمەیەک بە دوعایەکی خێر لە گەڕانەوەمانە بۆ ئێرە داواکارین لە ئەڵڵا سبحانه وتعالى پاداشتی بداتەوە. ئەگەر لەسەر هیدایەت نییە هیدایەتی بدا، ئەگەر لەسەر هیدایەتە تەوفیقی بدا و ڕەحم و بەرەکەتی خۆی بڕژێنە بەسەریە. پشتیوانی ئەڵڵا سبحانه وتعالى چینە خزمەتی بابەتێک کە زۆر گرنگە لەم ڕۆیا قسەی لەسەر بکرێن، کە ئەویش بریتیە لە ئەو گۆڕانکاری و ئاشوبانەی کە لەم ناوچەیە ڕوئەدا، کە بێگومان قورئان و حەدیث ئەم بابەتانەیان باس کردووە. چکە بەڕاستی ئەم بابەتانە چارەن و سازن تاک بە تاکی مسڵمانان پەیوەستن پێوەیەوە. برایان خوارەوە کراوەتەوە، لەوێش جێگا هەیە، ئینشاءڵڵا وابزانم ئێرە لەوە زیاتر ناگرێ، بەس لە خوارەوە جێگا هەیە و ئەوێش عیبی نییە، ئینشاءڵڵا ئەتوانن لەوێ دابنیشن. ئەو گۆڕانکاریانەی لەم سەردەمەیە ڕوئەدا قورئان و حەدیث هەمووی گرنگی پێدا و باسی کردووە بۆمان. پێش هەموو شتێ ئەڵڵا سبحانه وتعالى لە قورئانە فەرمێ: ولولا دفع الله الناس بعضهم ببعض لفسدت الأرض. الله سبحانه وتعالى ڕێگە نادا هەموو سەر زەویەکەی فاسد بێ، هەمووی کافر بێ، هەمووی مشریک بێ، هەمووی منافق بێ. ڕێگە نادا هەمووی خراپەکار بێ، هەمووی داوێن پیس بێ، هەمووی دەست بێ، هەمووی پیاوکوش بێ. ئیلا ئەو زەویەی خۆی پاک ئەکاتەوە بۆ شێوەیە کە ئەیەوێ. یەکێ لە سونەتەکانیشی کە زەوی پێ پاکەکاتەوە بریتیە لە دەفع الناس بعضهم ببعض، یا دەفع الظالمین بعضهم ببعض، لە ناوبردنی هەندێک لە ظالم و فاسیدەکان بە هەندێکی تریان. ئەوە سونەتێکی کەونی ئەڵڵایە و بەردەوام ئەبێت تا ڕۆژی قیامەت،
وكاتكيش الله جل جلاله ايوه كوتاي بالدنيا بينه طواوي ايمان داران اقرينته وبولاي خوي انجا بسر خرابتريني بونورانا كوتاي بالدنيا هنا. امام مالك رحمتي الله إليه أي فرمو إن الله لينتقم بالظالم من الظالم ثم ينتقم من كليهما. فرمو الله سبحانه وتعالى كسي استمكار بكسي استمكار لناوبة أنجا دواتر طولش لهردو كان بيك واكاتو أو كماوتو بوي بتمانى بلم سرزوية هر جۆرێکی ستەم بکەی لی دەرباز بی بەدەر ئەنجامەکەی هەر ئەگەیتەوە. الله سبحانه وتعالى ظالمێکی وەکو خۆیان نێرێ بۆت هەر وەک تۆ چۆن ظڵمێ کردووە ئەو ظالمە خۆت ئاسایی و جاری واهەیە لە خۆشت خراپتر ظڵمت لێ ئەکاتەوە لە ناوتەبە. بۆیە رسول الله صلى الله عليه وسلم يفرمو اتقوا الظلم خوتان ببارزن لظلم لستم فإنه ظلمات يوم القيامة. قال لو إلى الدنيا تورد ليكاتوا لروجي قيامتي شا تاريكاي وعذابنا وجهنم بوت حتى وكلي درجي ياخذ حتى وكو هتات يا أبي. الله سبحانه وتعالى فرمي أجر بها تايو فاسدەکان لە دینی خەڵکە فاسدەکان لە دنیای خەڵکە ڕێمان پێ بدانایە بۆیان بلوێ و بۆیان بچێتە سەر هەتایە ئەوە زەوی فاسیدە بوو. وە فەرمێ هەرگیز ڕێگە بەوە ناین بەڵکو هەندێکیان بە هەندێکی کەیان لە ناوە بین هەتا وەکو زەوی پارێزراو بێ لە فاسیدبوونی یەکجاری و سەرتاسەری. ئەمە بەڵگەی ئەوەیە 100 دانە ساڵە لەناو وڵاتی مسڵمانانە ظلم و ستەم لە مسڵمانان ئەکرێ بە چەندەها شێوە. الله سبحانه وتعالى ئەوە هەتا سەر لێ ناگەڕێ بەڵکو تۆڵە ئەکاتەوە لە هەر کەسێ ظلمی کردووە لەم مەنتیقەیە بە ظالمێکی تر و دواتریش هەمویان پێکەوە لە ناوە بە. ئەو ظڵمەی ئێستا لە مسڵمانان ئەکرێ بە تایبەت لە شەرقی ئەوسەتە لە شامی گەورە و لە عێراق و لە میسرە گەشتووەتە ترۆپکی گەشتووەتە لووتکەی و رسول الله صلى الله عليه وسلم ئاماژەی پێداوە کە تونتریش ئەبێ و بەهێزتریش ئەبێ بەڵام لەو نێوەندەیە ڕزگاربوونی ئەهلی ئیسلامی تێدا ئەبێ. فرموديكا كلا صحيح مسلم دا هاتو إمام أبو هريرة جريته فرمي رسول الله صلى الله عليه وسلم فرمي منعت العراق درهمها وقفيزها. فرمي عراق درهم وقفيز لمن عكريا درهم بريتيا لا باريكي كمتر لدينار دينارك بيز درهم واتە عێراق حیسار ئەخرێتە سەری لە ڕووی داراییەوە عوملەکەی پارەکەی بێنرخ ئەبێ خەڵکەکەی وای لێ دێ لە نزمترین ئاستا مامەڵاکا بپارەوە. پاشانە فەرمێ لە ڕووی بژێوی ژیان و خۆراکیشەوە قەفیزەکەشی لێ مەنعەکرێ. قەفیز میکیالێک بووە پێوانەیەک بووە لە قەدیمە عێراق بەوە کڕین و فرۆشتنی خواردنی کردووە. ئەگەر بە کیلۆ حسابیکەی لە ئێستایە 5 بۆ 7 کیلۆکە لە هەر خۆراکێک بە خاڵتایە. یعنی ئەهلی عێراق وایان لێیە ئەو خۆراکەی ئەتوانن پایایکەن لەو بڕا زیاتر نابێت. حیسارەکەیان زۆر توند دەبێت لە سەریان. باشە گەمارۆکە زۆر قورس ئەبێ لە سەریان. پاشان باسی شامەکە. عێراق مەبەستی پێی عێراقی قەدیمە. باشە مەبەستی ئەم عێراقە نییە کە لەم چوارچێوەیە بەڵکو ئەم عێراقا ئەگرێتەوە و
هەندێکی تر لە ناوچەکانی چواردەوریشی. پاشان باسی شامەکە، ئەفەرمێ شام دیناری لێ مەنع ئەکرێ، منعت الشام دینارها، شام دیناری لێ مەنع ئەکرێ. دیناریش گەورەترە لە دیرهەم. ئەمە ئاماژەیە بۆ ئەوەی کە شام حیسارەکەی خەفیفتر ئەبێ. عێراق تونترە، عێراق تونترە، هی شام خەفیفترە بێ، چونکە ئەتوانێ مامەڵە بکا بە دیرهەمەوە وەکو عێراق نییە، بەڵکو ناتوانێ مامەڵە بە دینارەوە بکە. و ئەفەرمێ وەمودیها، مودیش بە هەمان شێوە یەکێکە لە ئاداتەکانی کێشان و پێوانە کە شام بەکاریهێنە، 12 کیلۆ بۆ 18 کیلۆکە. یعنی ئەوان لە ئاستێکی باڵاترە ئەتوانن مامەڵە بە خۆراکەوە بکەن. پاشان رسول الله صلى الله عليه وسلم دوای شام کە شام مەبەستی شامی گەورەیە، مەبەستی سووریا نییە، سووریا ئەگرێتەوە، ئوردون ئەگرێتەوە، لوبنان ئەگرێتەوە، فەلەستین ئەگرێتەوە، بەشێکی میسر و بەشێکی عێراق و بەشێکی تورکیاشی تێ ئەکەوێت کە بە تایبەت ئەو بەشەی عێراق و تورکیاوە هیچ هەموو کوردستانی سووریای تایە، بەڵام ئەو بەشەی عێراق و تورکیا زۆر بێکەوێتە کوردستانی خۆمانەوە. کەواتە بێ ئاگادار بین، کوردستان لە ناو چەقی ململانەکانایە، لە ناو چەقی ئەو گۆڕان کاریانەیە. بێ ئاگاداری ئەو بابەتە بین. فەرمودەکە زۆر ڕوونە، ئەفەرمێ شامیش بەو شێوە حیساری خرێتە سەر، بەس حیسارەکەی ئەو لە ئاس حیساری عێراقا خەفیفترە. و شام لە لای جوولەکە، لە لای یەهود، لە نیلەوە بۆ فورات ئەگرێتەوە، لە ڕووباری نیلەوە بۆ فورات. و ئەوان ئەوە هەمووی بە شامی مقەدەس ئەزان و بە دەوڵەتی خۆیان ئەزان. باشە؟ و زۆرێک لە هێزەکانی دنیاش بەشی خۆیانیانەوێت لەو مەنتیقەیە، بەڵامی یەهود قبوڵی ناکا بەشی کەسی تیابێ، ئەڵێ هەمووی هی منە. ئەگەر بێت و هەمووشی نەگرێت و بیداتە دەست یەهود، کارێک ئەکا هەمووی یەهود حکمی کە لە هەوڵی ئەوەیە. فەرمودەکەش تا ئێستا ئەفەرمێ ئەم حیسارانە ڕوو ئەدەن، بەڵام تیایان نییە بڵێ حکمی یەهود ڕوەدا، دیارە بۆیان ناچێتە سەر. باشان ئەفەرمێ رسول الله صلى الله عليه وسلم ومنعت المصر دينارها وإردبها، فەرمێ میسریش بە هەمان شێوە حیساریە چێتە سەر. بۆیە دوای غەزە سەرەی کوێ بوو؟ لوبنان. دوای لوبنان سەرەی سووریایە کە هەر لە ئێستەوە پریشکی کەوتۆتە سەر، یا بێت تەسلیم بێ یا بێت لە ناو ببرێ. دوایەوە سەرەی ئەردەنیش دێ، و ئێستا پریشکیشی گەشتە عێراق. رسول الله صلى الله عليه وسلم کە ئەو فەرمودانەی فەرمووە بۆ ئێمەی فەرموو، بۆی بزانین لەو سەردەمایە چی بکەین و چۆن تەعاملی لەگەڵاکەین. بۆیە نابێ بێ ئاگابین لەو فەرمودانەی آخر زەمان کە باسی فیتنەکانی ئەم مەنتیقەیە ئەکا هەر هیچ نەبێ. بڕۆن لە صحیحی بوخاری و مسلیم و کتێبەکانی حەدیثە دیراسەیە بکەن، چەندین ساڵە ئێمە هاوار بۆ واکەین، بۆ ئەوەی تێنەکەون، بۆ ئەوەی بە هەڵە قسە نەکەی، بۆ ئەوەی تووشی ئەوە نەبی کە شەو مسلمان بی بە ڕۆژ کافر بی، ڕۆژ مسلمان بی بە شەو کافر بی، کە ئینشاءالله دواتر ئاماژەی پێدەین، چونکە تا ئەو ڕاددەیە ئەگا حیسار و فیتنە و ئاشوبەکانی ئەم مەنتیقەیە. طبعا میسریش بە هەمان شێوە حیساریەکەوێتە سەر، عوملەکەی فەشەلە هێنێ، لە ئاستێکی باڵایە ناتوانێ مامەڵە بکە، نزم ئەبێتەوە مامەڵەی دراوەکەی. بە هەمان شێوە لە ڕووی خۆراکیشەوە، لە ڕووی ئازوقەوە ئەویش بە هەمان شێوە مامەڵەی کەمە بێتەوە کە ئیردەب کەمترە، عەفوەن زیاترە لە مودی شام و لە قەفیزی عێراقی، ئەوەندە کەمە بێتەوە. جا تەماشاکە رسول الله صلى الله عليه وسلم دعا فەرمێ عدتم من حيث بدأتم، يعني دینەکەتان غەریبە بێتەوە وەکو سەرەتاکەی. کەم کەس ئەتوانێ لە بەرامبەر ئەو فیتنەیە خۆی ڕاگرێ و دینەکەی نەفرۆشێ، دینەکەی لە دەست نەدا، تووشی کوفر و شیرک نەبێ. بۆیە ئەڵێم بڕۆ بخوێنەرەوە ئاگادار بە، بۆی دینەکەت لە دەست نەی. چونکە حوذەیفە فەرمێ ئەم فیتنانە کەسی حەلیم چی لێکا؟ کەسی حەلیم کێ؟ ئەو کەسەیە کە زانایە، دانایە،
أفرمي يجعله كأنما ولد اليوم أو اندبي آقايا كان لشوار دوري خوي وقبلي أو رجل دايقو تي أكوي هلا ألي هلا أكا بهوي چیەوە بەهۆی ئەو فتنانەوە بۆیە زۆر گرنگە بەرچاوڕوون بی بە تەواوی لەبارەی ئەم فتنانەوە لەبارەی هەر شتێکی ترەوە بەرچاوڕوون بی سودی لە نابینی ئیلا ئەو فتنانە نەبێت ئەبێ بەدوایە بچی ئەبێ شارەزای بی کە بە پشتیوانی ئەڵڵاه ئەمە ئەکەینە زنجیرەیەک و بەردەوامە بین گۆڕان کاریەکانی سەردەم هەتا وەکو لێرەیا بین بەردەوامە بین لەسەری و جمعانای دەین بە گوێتانە و باسیەکەین أفرمي عدتم من حيث بدأتم يعني شون لسرتايا إسلام غريب لناو شاري مكشا لناو شاري مكشا غريبة بيته بدأ الإسلام غريبا وسيعود غريبا فطوبى للغرباء رسول الله صلى الله عليه وسلم فرمي إسلام بغريبي دستي بيكردوا وغريبة بيته لو كاتاك غريب وتوا أواني دسيان بدين كيان وقرتوا ئەوانە ناوەڕاستی بەهشتیان بۆ هەیە تووبایان بۆ هەیە کە درەختێکە لە ناوەڕاستی بەهشتا یاخود خودی ناوەڕاستی بەهشت خۆیەکە بۆیە ئاگادار بن دەست بە دینەکەتانەوە بگرن چکە بەڕاستی هیچ مسڵمانێک نییە لەسەر زەویە مستهدف نەبێ نەکرابێتە ئامانج رسول الله صلى الله عليه وسلم کە باسی ئەو فتنانە ئەکات أفرمي لا تدع أحدا من هذه الأمة إلا لطمته لطمة هیچ کەسێک ناهێڵێت لەم ئومەتەیە لە موسڵمانان بەتایبەت ئیلا ئەو فیتنەیە پێیەگا و دەستی خۆی لێوەشێنێ ئاگادار بەبا ئەگەر دەستیشی لێوەشانی تەواوی دینەکەت نەبا زوو بگەڕێرەوە بەهۆش خۆت وەرەوە جابری کوڕی عەبدوڵڵا لە مزگەوت دانیشتووە باسی ئەم حاڵە ئەکا کە بەسەر ئەم مەنتیقەیە دێتە بزانین کێ وای لێکە کێوا لەم مەنتیقەیە أفرمي فرمي يوشك العراق ألا يجيء إليهم درهم ولا قفيز قيل ممن قال من العجم فرمي عراق واندينا ماوە کە حیساری بکەوێتە سەر لە ڕووی داراییە و لە ڕووی خۆراکیشەوە بکەوێت بۆ شێوەی کە باسمان کرد لێ پرسن ئەی جابر کێوە ئاکالی چه هێزێک وای لێکە فرمي عجم يعني معسكري شرق يعني غير عرب عجم وايليكا لفارس ويقريتوا هتاوكو تركو هتاوكو صين وروسيا او نجبرو بقشتي معسكري شرق وايليكا كعجم جنسة بو غير عرب بتايبة شرقي دواتر فرمي يوشك الشام ألا يجبى إليها دينار ولا مدي فرمي أوندي نماوة وڵاتی شامیش بە هەمان شێوە لە ڕووی اقتصادیەوە و لە ڕووی داراییەوە عوملەکەی نەکەوێ و فەشەل نەهێنێ لێ پرسن ممن ئەی ئەو کێوای لێکە فەرمێ الروم رسول الله صلى الله عليه وسلم فرمي بني إسحاق بني الأصفر يعني أوروبا وأمريكا يستاو كل كانيان أوان وايليكا يستتي أجن أو صراعيك لويا لبين كيوكيا مزوبو ومانوت لخو مانوت من لجرناكي أم أحاديث أثرنا أبوت من وإنسان ببر تشاورون به دراسة وردكار به هل أخويا وقسنك جوين ندى صراعك صراعي مع عسكري شرق ومع عسكري غرب جابري كري عبد الله وفرمي رضا ورحمتي الله إليه به صحابي رسول الله صلى الله عليه وسلم ودواتروني شي أكاته كأمل رسول الله بيستوى أفرمي توزيك بيضنبو فرمي رسول الله صلى الله عليه وسلم بي فرموم ثم يأتي خليفة يحث المال حثية فرمي إن جاء خليفة يقدي مال بمشت أدا بخلق لا يعده عدا نايب جيره بمشت ياخد بدلويك بشتاق لو بابتاي دا بخلق حساب بوج مارناكا أوان دخوش گزارانية قريته بناو ولاتي مسلمانا
بويا أم فرمودانا رسول الله صلى الله عليه وسلم كفرموني أقادار بن 20 ساڵ پێش فتحی عێراق فەرموویەتی سەردەمی خۆیە. ئەم فەرمودانە کە فەرموویەتی 30 ساڵ پێش فتحی میسر فەرموویەتی. بەو شێوە هاتە دی موژدەی ئەوەی تیا بوو کە فتحی عێراق و شام و میسرە کرێت، موژدەی ئەوەی تیا بوو کە دەوڵەتی فارس و ڕۆم کە دوو گەورەترین زلهێزی دنیا بوون لە ناوەچن، موژدەی ئەوەی تیا بوو کە ئیسلام ئەگا بەم مەنتیقانە حکمی ئەکا، بەڵام لە هەمان کاتا هۆشداریشی تایە کە ڕۆژێک دێ ئەم مەنتیقانە ئەگەڕێنەوە ئەو کاتەی کە فارس و ڕۆم حکمی ئەکرد. لەو کاتەیە ئینسانی مسلمان ئەبێ بەرچاوڕوون بێ، بزانێت چی بڵێ و بزانێت چی بکە. کەعبی ئەحبار ڕەحمەتی ئەڵڵای لێبێ لە فەرمودەیەکە باسی عێراقەکە و باسی شام و میسریشمان بۆکە. فەرمێ يوشك أن تعرك العراق عرك الأديم. فەرمێ وەندەی نەماوە عێراق وەکو پێستەی ئاژەڵ کە دا ئەماڵڕێ دواتر هەڵەواسرێ هەندێک چەوری پێوە ماوە، ئەو چەوریەش زۆر بە ناڕەحەتی بە ئالەتێک لێ ئەکرێتەوە بۆی دوایی خۆشکرێ، زۆر بە ناڕەحەتی ئەو پێستە زۆر عەزێتە درێت تا ئەو چەوری لێکرێتەوە. ئەفەرمێ خەریکە عێراق ئاوا داماڵدرێ و ئاوا داماڵدرێ. چەند وڵات تێیبەر بووە؟ استیخباراتی چەند وڵاتی تایە؟ هێزی چەند وڵاتی تایە؟ قاعیدەی عەسکەری چەند وڵاتی تایە؟ خۆتانەی بینن ئەوە داماڵینەکەیەتی لەو خێروبێرەی کە تایەتی. میلەتەکەی سوود ئەبینێ لە نەوتەکەی، لە داهاتەکەی سوود نابینێ، کەمێک لە چەورایی نەمێنێتەوە کە بۆ پێستەوە ماوە. ئەوەش لێ سەنن لە کۆتاییە بۆ ئەو حیسارەتەکەوێتە سەر کە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم باسی کرد. پاشانە فەرمێ ويوشك الشام أن تشتت شتى الشعرة. فەرمێ وەندەشی نەما وڵاتی شام چۆن قژ بژە بێ لەبەر یەک هەڵەوەشێ بڵاو بێتەوە بۆ شێوەی لێنەیە. دەوڵەت هەیە بۆ نمونە دەوڵەتێکی وەکو سووریا، هەندێک لە منەظەماتی استیخباراتی لێکۆڵینەوەیان لەسەر کردووە ئەڵێن لە ئایندەیە پێچێ خۆی بەتەنیا بێ بە 8 دەوڵەت، دابێ دەوڵەتەکانی کەیان ببن بەچەند ئەبێ کۆی هەمویان ببێ بەچەند. ئاوە هەڵەوەشێ لەبەر یەک. باشانە فەرمێ ويوشك مصر ئەوەندەی نەماوە میسریش أن تفتت فت البعرة. میسریش ئەوەندەی نەماوە لاواز ببێ، یەکان گیر نەمێنێ، هەڵبوەشێ وەکو چۆن تەرسی ئاژەڵ کە هەڵیەوەشێنی وردە بێ بێ بە تۆ زۆڕا ببان. ئەمانە هەمووی فەرمودەی ڕەسوڵ الله، ئاثاری سەحابەن. ئێمە ئەبێ ئاگادار بین و بزانین چۆن ڕوبەڕووی ئەم شەپۆلانە ببینەوە کە بەرەو ڕوومان دێ. چکە بەڕاستیە فەرمێ حینەها ئیذەن نەزەلە الئەمڕ. کەعبە فەرمێ ئیتر لەو کاتە ئەمری ئەڵڵا دابەزێ بۆ زەوی کە ئیتر ئەبێ جارێکی تر بکەوێتەوە دەست ئیسلام و مسڵمانان. هەنی ئەمانە هەمووی تێپەڕێ، بەس پێش ئەوەی تێپەڕێ تۆ بە دەنگت، بە ڕەنگت، بە کردارت، بە گفتارت لەگەڵ کێ بووی، هەڵوێستە چی بوو، چۆن هەستای، چۆن دانیشتی، و لە حەقیقەتی شاتۆوە بێت چۆن هەڵتی چۆن دابنیشم. انشاءالله لە وتاری دووەمە هەڵساینەوە باسی ئەکەین. والحمد لله رب العالمين. الحمد لله ثم الحمد لله وما توفيقي ولا اعتصامي إلا بالله عليه توكلت وإليه أنيب. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم، وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. رسول الله صلى الله عليه وسلم لفرموديكا كلالاي هموتان معروفة فرمي بادروا بالأعمال فتنا كقطع الليل المظلم يمسي الرجل فيها مؤمنا ويصبح كافرا
يبيع دينه بعرض من الدنيا قليل إلا من أحياه الله بالعلم. أفرمي رسول الله صلى الله عليه وسلم إيوا كرداري باشو بجيو شرعي أنجام بدا، يعني مشغولي چی بن؟ مشغولي كردار نكسة، كردارەکانی شبات چۆن بێ؟ چاک بێ. چکە بەڕاستی لەو فیتنانەیە کە دێ رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ من صمت نجا. کێ ڕزگاریە بێتیایە؟ ئەوەی زوبانی لە شەڕا ئەگرێ، ئەوە ڕزگاریە بێتیایە. نەکەی بە زوبانە هیچ شەڕێک بڵێ کە بە زوبانیش داغڵی ئەو فیتنانە بووی زەرەر زیاتر لە چەک ئەی. چونکە فەرمێت تەکون فتن اللسان فيها أشد من وقعة السيف. فەرمێ لەو فیتنانەیە زوبانی خەڵکی لە شمشێر زیاتر خەڵک ئەکوژێ، لە چەک زیاتر خەڵک ئەکوژێ، بەڵێ بە فتوایەکی سەقەت، بەڵێ بە هاشوهوشێک بۆ دنیا، بەڵێ بە بڕیارێکی سەقەت سەرکردەیەک لەوانەیە 100,000 کەس بەکوشت بە، مامۆستایەکی ئاینی لەوانەیە سەدان کەس بنێرێ بە حسابی خۆی بۆ سەرخستنی دین کەچی هەر هەمویان بەکوش بە بەناق، هیچ بەروبوومێکی بۆ دینتیانە بێت، هیچ بەرهەمێکی بۆ دینتیانە بێت. بەڵێ بە زمانە بگری، بزانی چۆن قسە بکەی، چونکە تۆ کە قسە ئەەکەی لە خوێن و ماڵ و ناموسی خەڵکیە، بە جوان قسەکەت لێی بکۆڵیتەوە، لێی ورد بیتەوە، بزانی لەم شەریعەتەی ئەڵڵایە ئەم قسەی تۆ سوودە بۆ ئیسلام و مسلمان یاخود زیانە. بۆیە ئەفەرمێ باشترین بۆ شت بۆ ئەوەی ئێوە ڕزگارتان بێت لەو فیتنانە کە وەکو پارچە شەوی تاریک وایە، بریتیە لە کردارکردن و دەمداخستن. ئەمڕۆ ئەوە بینی لە ناو خەڵکیە، بە تایبەت لە ناو مسلمانانە پێچەوانەکەیە بینی کارەساتە. بەڵگەی ئەوەیە هەموو ئەو دەم درێژانە، هەموو ئەوانەی کە بە زوبانیان ئەخۆن و بە زوبانیان پێگە و پلە بەدەست ئەهێنن، ناوبانگ بەدەست ئەهێنن، هەر هەمویان ئەکەونە ناو فیتنانەوە، ڕزگاریان نابێت. وەیە فەرمێ خۆتان ڕزگار بکەن لە فیتنەکان، پێشی پێ بگرن، با نەتان گرێتەوە. بەچی؟ بالعمال. چکە فیتنەکان وەکو شەوی تاریک وان، ئەگەر لە ژوورێکا بیکارەبا ببڕێ، ئەتوانی هەستەی ڕاکەی بەرەو دەرگاکە؟ دەگومان ناتوانێت. بە تۆزێ بوەستی بزانی بەردەمە کەی لێ چی لێ، ئەنجا هەنگاو بنەی کاکە تەماشایەکە تۆزێ ورد بەرەوە، بۆ یەکسەر قساکەی، بۆ یەکسەر گوێنەی، بۆ یەکسەر تەکفیرەکەی، بۆ یەکسەر هاوارەکەی، بۆ یەکسەر تەخوینەکەی، تۆزێ بوەستە ورد بەرەوە، تەماشای کردارکە. چونکە رسول الله صلى الله عليه وسلم پێتە فەرمێ لەو ڕۆژانەیە بەس کرداری باشە خوا، تەماشای کرداری خەڵککە، لە کرداریانەوە بڕیاریان لەسەر بە. چاوت پێدراوە تۆ بۆ بە گوێت ئەبینی؟ چاوت پێدراوە کرداری خەڵک ئەتوانی ببینی، تۆ بۆچی گوێت بەکارهێنی بۆ بینین زیاتر بە قسەی خەڵک ئەبینی، بە دەمی خەڵک هەڵەسی و دانیشی؟ ئەوە تیاچوونە بۆ تۆ، تۆ خاوەنی خۆت نەماوی، تۆ کەوتویتەتە دوای دەمی کەسانێک. خۆگە دوای کرداری بکەوی و کردارەکەی صالح بێ، ئەجر و پاداشتە بۆت. ئەمە خاڵی یەکەم بۆی تۆ نەکەویتە ئەو فیتنانە بۆ پارێزراوە بیلیان. خاڵی دووەم لە کۆتای فەرموودەکە کە رسول الله صلى الله عليه وسلم تیا فەرمێ خەڵکانێک دینەکەیان ئەفرۆشن بە بەشێکی کەم لە دنیا. جاری وا هەیە ئەو دنیاە بۆ خۆشیان نییە، یعنی دینەکەی خۆی ئەفرۆشێ بۆ کەمێک لە دنیای کەسێکی تر. زۆری وا ئەبینی دینەکەی خۆی فرۆشتووە بۆ کەمێک لە دنیای سەرکردەیەک، مەسئولێک، بەرپرسێک، حیزبێک، گروپێک، جەماعەتێک، بۆ دنیای خۆشی نا، دنیای ئەو. بۆیە فەرمێ کێ ڕزگاری ئەبێلەی من ئەحیاه الله بالعلم، ئەو کەسەی ئەڵڵا جەل جەلالوه ڕاوەستاوی ئەکە زیندوو ڕایەگرێ بە زانستی شەرعی. لە ئێستاە حرام و حەڵاڵ بزانی و پەیڕەویکەی زۆر قورسە. خەڵک لە هەموو شتێکی دنیا ئازانێ، لە هیچ شتێکی دینەکەی نازانێ. ناتوانی لە معاملەی 1000 دیناری طبعا هەڵی خەڵەتێنی، بەڵام لە معاملەی کوفر و ئیمان ناتوانی بێنیتە ناو کوفرەوە باسان.
الله سرم لتيك شو نازم بقسي كي بكم يبو بم روجگار لك سابتك تاسر لتيك ناسيا الله عربي نازانم اي بو عربي موبايلك تزاني بو عربي كي اخوان نازاني دينك اخوان نازاني لا اما خوي گرنگي بعلم ندار امام علي امير ايمان داران رضا رحمتي الله اليه فرمي الناس ثلاثه بزانته كامان خلقي سي جوره فعالم رباني زانایەکە پەروەردە بوو بێ لەسەر زانست و کردداری پێ بکە لە ناو خەڵکیان لەبەر ئەڵڵا ئەمە یەکەمیانە و باشترینیانە ومتعلم على سبيل النجاة کەسێکە کە فێری زانست ئەبێ بۆچی بۆ ناوناوبانگ بۆ لایڤ بۆ پارەی تیکتۆک نە بۆ ئەوەی ڕزگاری بێ لەو فیتنانە بۆ فێری زانستە باشانە فەرمێ وهەمەج ڕیع أتباع كل ناعق كسانكي همجي نزان نفام كأوي بلايا نوغرنگ نبي زانستي شرعية بوهو يشو كزانستي شرعيا بلا وغرنگ نيو فيري نبون شوين همو بانگوازيك كون ناعق وكسيك هاوارك وشوانا مريكي زوري لبردسايا چون آماجب كابو مركان بو شيوا أرونو دين بەرەوکوێ لێیان خوڕێ ئەڕۆن و دێن ئەوانەی کە عیلمی شەرعیان پێ نییە بەو مەڕانە ئەیان شوبهێنێ کە پێچێ بانکەرێک بانگیان کە هەمویان بدزێ بۆ خۆی سەریان بڕێ بۆ خۆی بەکاریان بێنێ بۆ خۆی وێ بەڕاستی لە ئێستایە باشترین شت بۆ ئینسانی موسڵمان بریتیە لە فێربوونی عیلم و کارکردن پێی هەوڵ بدا کردارەکانی بەراورد بکە بە قسەکانی بزانە کامیان زۆرە ئەگەر کردارەکانە زیاتر بێ ڕزگارت بووە ئەگەر قسەکانە زیاتر بێ بەڕاستی ئیقامە حوجەی خۆتە کردووە بەرپرسیاری لێ لەم هاوکێشەیە وەکو ڕوونە وڵاتی خۆمان لە چەقی ململانەکانە کوردستان لە ناوەڕاستیایەتی زۆر گرنگە ئێمە پێش هەموو کەسێ خەمی دینەکەمان بخۆین وە لە چوارچێوەی دینەکەمانە خەمی میلەتەکەمان بخۆین با بەس بێ لە بوون بە بەڵا بۆ یەکتری بوون بە ئێش و ئازار بۆ یەکتری بوون بە زەختی دەرونی پەستانی دەرونی بۆ یەکتری بە جوێن بە سوکایەتی بە بوهتان بە کۆمنتی ناشرین چکە بەڕاستی زوبان بقري انجا رزقاره برسول الله صلى الله عليه وسلم ويفرم داوا كارم لا الله سبحانه وتعالى خير وبركة برجاني بسر ولاتي يم ولاتي مسلمانانا داوا كارم لا الله سبحانه وتعالى بما انجرته بسر دينكي بوشي ويك خوي بي رازي وري اقري اليمن داوا كارم لا الله سبحانه وتعالى توفيقي همو مسلمان بدا بو همو قسو كردارك خيرو ترازوي خيريان قرس بكا ولا قيامة رزقاريان بكا وكو شون للدنيا شاء رزقاري عنك ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار آمين والحمد لله رب العالمين قوموا إلى صلاتكم يرحمكم الله